شخصی من سێکتیا گۆشت ناکەم زۆر بەس شتێکی ناوم دۆزیوەتیایسە پێم بەرچاو کۆت 236 ئەم خەمەوەی 226 36 منی ئەوسە وا تۆ بەژێ ئاژێ حاشا دەکەم لە دینی محەممەد وا تۆ بەژێ قەز ئێزیدیم چاو دەرە یاکەم لاپەڕە زین چی ئەمە چ بابێ شێ بزانم لاوی کێ دەریوێشی عەبدی لاپەڕە بدڕێن تا کافر نەبوو بە ئیزنی خوا با کافر نەوی بیدڕێنن وی خاسی حکمە ڕەشید بیدڕێنن خۆی ئەمە نیە پەشی خوێندنەوە ئەمە خۆی ئەمە نیە هەر لە ئەساسە بیدڕێن